لەگەڵ بەڕێز سەرکۆ یونس باس دەکەم کە ئەو پسپۆڕی ئابووری و شارەزایە لەو بوارەیە ئەو پێتانەڵێت بەڕێز سەرکۆم کاتت باش ئایا هاوڵاتیان بۆی نەکەونە ژێر کاریگەری داشکاندن و نرخەکان لە کاتی بۆنەکاندا پێویستەکە ئەم چەند ڕۆژە بە تایبەت کە پێش جەژنی قوربانە چی بکەن؟ زۆر سپاسم کاتتان باش لە ڕاستیا بەداخەوە ئەمان لە باردۆخەکە قسە لەسەر بابەتێکی گرنگەکەین کەوا بەداخەوە دارایی بە شێوەیەکی گشتی داهاتی نەختینی لای تاک خێزانەکان کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی توانین بڵێن هەموو کۆمەڵگەی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر کەمی کردووە هەمومان لە چاوەڕوانی هاتنی موچان کە بەداخەوە باردۆخێکی زروف مەسەلەن جۆرە زۆرەکان دارایی وای خوڵخاندووەکەوە مەسەلەن ئەتوانین بڵێن لەم لایەنەوە هاوڵاتی و تاکو بەکاربەر بە شێوەیەک لە شێوەکان یعنی بلەو پلان و ئابووری و ڕۆژمیرە ناکاتەوەکەوە مەسەلەن لە بازاڕکردنا بەدەستی بێنن چونکە لەبەرەی پارەمان نییە خۆتان نەزانن داهاتی نەختینی ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر خواستی تاکەکە خواستی کڕیار ئەمەش واکە بازار بجوڵێنێ تێبینیەکەی لەم یەک دوو ڕۆژە تا ئێستش بە ئێستشەوەکەوە هەرچەند ئەنجومەنی وەزیان لە کۆبوونەوەی هیوادارین بتوانین تا ئێوارە و مژدەیە مەسەلەن ببیستین ببینین کەەوە حکوومەتی عراقی پارە ڕەوانی هەرێمی کوردستان کە بەڵام بەداخەوە تێبینیەکەین بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەو پەڕی سیستی لاوازی بەخۆی بینن چونکە بۆ لە هەرێمی کوردستان نزیکەی 1,200,000 کەس موچەخۆرە کەواتە 1,200,000 کەسە نوێنەری 1 ملیۆن زیاتر لە خێزانەکانن بە شێوەیەکی گشتی خێر مباشر ناڕاستەخۆ زۆرێک لە هاوڵاتیانی کەش کە اعتمادیان لەسەر موچە نییە هەر پێش بە موچەکەی بەسن چونکە قەرزارە دوکاندارە مارکێتە ئەم لاولایە لەبەرەوە سەرەکەی هەموو لا ئێمە هەموو جملەکان بە زنجیرەیەک بەسراوەتەوە کە ئەڵقەی یەکەمی بریتە لە موچە بەداخەوە تا ئێستا ئەو ئەڵقەی یەکەمە نەکراتەوە لەم لایەنەوە طبعاً کڕیار بەکاربەر خێزانەکان کەوا زۆر گرنگە ئاگان لە خۆیان بێ ئەو داهاتە نەختینەی کە لە بەردەستیانەیە بەرامبەر بوو خەرجێ زۆرانی کەوا لە بۆنەکانە هەیەە دیاریکەن بە شێوەیەک لە شێوەکان بۆی کەوا تووشی قەرزاری جاریشی کە مەسەلەن تووشی بارگرای نەبنەوە زۆر گرنگە لە باردۆخی قەیراناویە لە هەمان کاتە بۆنەیەکی ئاینیە هاوڵاتی کڕیار ئاگای لە خۆی بێ ئەو شمۆک و خزمەتگوزاریانە یان ئەو پێداویستانە بکڕێتەوە زۆر زەڕورن ئەولەوێتی بۆ دانێ بۆ خێزانەکەی بە تایبەتی ئەمە کە جەژنە بۆ دابوونەریتی کوردەواری و ئاینی پیرۆزی ئیسلام جۆرە لە جۆرەکان تایبەتمەندی خۆی هەیە لە جەژنا پێویستە مەسەلەن خواردن و خواردەمەنی تایبەت گۆشتی سوور بابەتەکانی کە جلوبەرگ بۆ مناڵان هەموو ئەم بابەتانی کە هەرنێجار سەفرە و سیاحە لەم لایەنەوە لەبەر ئەوەی کەوا داهاتی نەختینەیمان لە ئێستا کەمی کردەوە اعتیمادی زیاتر لە 1,200,000 کەس لە هەرێمی کوردستانە لەسەر موچەیە بە شێوەیەک لە شێوەکان ئەم پلانە یعنی تا ڕادەیەک دەتوانین بڵێن جێبەجێ ناکرێت چونکە بۆ من داهاتم کە گیرفانەکەم کەمیتیابێ ڕاستەخۆ ناتوانم بە پێی ئەو پلانی کەوا دام ناوە پێشتریان لە ذهنما هەیە جێبەجێکم لەبەرەوە ئەم چیەکەم ئەولێ دانێم بۆ پێداویستە سەرەکیانەی کە بە پێی گیرفانی خۆم کورداری خۆمانەڵێ لە کاتی قەیرانە بە پێی بەڕێکی خۆ پێڕاکێشە ئێستا ئەمە داهاتمان هەمووی کەمی کردووە کاتێککە داهاتی نەختینەی کەم کاکەواتە پێویستە بۆنێکی ئاینیش لە بەردەمانایە بۆی کەوا بەردەوام بین بۆی کەوا خۆمان بگونجێن لەگەڵ واقعەکە پێویستە جۆرێک لە جۆرەکان ئەو پەڕی خۆمان بگونجێنین بە شێوەیە لە شێوەکان زۆرترین کەڵک بە کەمترین تێچوون بەدەست بێنن بۆی کەوا جارێک کە تووشی بارگرای نەبینەوە باشە مامۆستا سەرکۆ پێویستەکە خەڵک لەم کاتەیە کامە خەرجی بکە چونکە بینین جیاوازیەکی ڕۆژەکان هەر ڕۆژە بەڵام لەبەرەوەی بۆنەیەک هەیە لێرەیە پێدوانیە کە خەڵک خەرجێکی زیاتر لە ڕۆژەکانی ئاساییەکات ینی چۆن ئەبێ خەرجە پێویستیەکان و لەگەڵ ناپێویستیەکان جیا بکەنەوە بالضبط لە ڕاستیە لەبەرەوەی کە بۆنەیەکی ئاینی تا ڕادێک ژێمە لەبەرەوەی کۆمەڵگەی کوردەواری پەیوەستین بە دابوونەریتی ئاینیەوە بالضبط خەرجەکانمان زۆرە بێ پێداویستەکانمان زۆرە بێ پێویستەکەوا پڕیکەینەوە بە تایبەتیەوە پێداویستانی کەوا زۆر زەڕورن بۆ ڕۆژانی یەکەمی جەژن و مەسەلەن ڕۆژانی کای ئەگەر بەردەوام بێ لەم لایەنەوە طبعاً زۆر گرنگە لەم لایەنەوە کاتێکەوە هاوڵاتی کڕیار بەکاربەر ئەو کەسێکەوە مثلا مەسروفی خێزانەکەی لەسەرشانە بەوردی بۆ پڕیاییەوە بزانە کام پێویستیانە زۆر پێویستن بۆ ڕۆژانی جەژن چونکە بالضبط ڕۆک و فەرموتان ڕۆژەکە ڕۆژێکی ئاساییە بەڵام چیە جەژنە بۆنێکی ئاینیە و هەموو مسلمانان کوردیشکەوە زیاتر لە سانەوە پێنجی مثلەن مسلمانە و بەم شێوەیە مثلەن پاڵپشتی لەلانە ئاینەکەیەکە حتمما بەدڵنیاییەوە پێویستە خەرجەکانمان زیاکەم بەڵام لەبەرەوەی داهاتی نەختینەیمان کەمە پێویستە ئاگاداربین کەواتە چی بکەین بۆی کاو بتوانین تێنەکەوین تووشی هەڵەیەکی بازارکردن تووشی هەڵەیەکی ئاوری نەبینەوە تێچوونەکانمان زۆر نەبێ باشە مامۆستا سەرکۆ و هەڵانە چییە بۆ نمونەکە خێزانێک ئەیکا لە کاتی بۆنەیەکە ئەو هەڵانە چییەکە ئیکات ئەچێتە مۆڵێکەوە چەندین هەڵە باوانێکەوە هەمانە بەڵێ بەڵێکی لە هەڵەباوانێکەوە هەمانە بەداخەوە خێزانەکان بەبێ پلانی خۆیان خەرجەکانیان مەسەلەن جێبەجێ ناکەن یان ئەو پێداویستانی کە هەوا هەیەە هەڕەمەکی بەشێکی عشوایی جێبەجێەکەن یان بۆ نمونە
طبعا گرنگە لە بازارسازیە زۆر گرنگە بۆ کڕێبی لەو کاتەوەکەوە بە لیز بڕاتە بازارەوە تا ڕادەیەکی زۆر ئەو لیستێکەوە لە ماڵ و لەگەڵ خێزانەکەی ئەندامانی خێزانەکەی ئامادەیان کردووە لە پێداویستیەکان خواردن خواردەمەنی جلوبەرگ ئەو بابەتانی کەوا پەیوەستن مەم ڕۆژە پیرۆزانەوەکەوا لە ڕۆژای جژنە بە پلان و جۆرێک لە جۆرەکان بە لیز بڕاتە بازارە بۆی تووشی هەڵی زۆر کڕین نەبێت چونکە عادەتەن خواستی من و تۆ جۆرێک جۆرەکان پاڵنەرێکی دەرونیمان هەیە ینی پاڵنەکە زۆر گەورە هەنە جا لەوانەیە پارێشمان پێ نەبێ لەبەری پاڵبەرنەیەکی دەرونیمان هەیە واملەیەکە ئەم کڕینە ئەنجام بدەین تووشی هەڵەیەکەوین لە کاتێکەکەوە ئێمە پێویستمان پێی نیە لەبەرەوە زۆر گرنگە لە ماڵەوە پێداویستەکانی خۆت ریزبەندکەی لە گرنگترینیانە بۆ وانێکەوە پێویست نین دەست پێکە تا کاتێکەوە مەسەلەن داهاتەکە و بەشەکە زۆر پێویستەکان بکڕە ئامادەیکە تا کاتێکەوە ئەزانیکەوە جۆرێک لە جۆرەکان ئەوانێکەوە ئەگەر نێژ بن هیچ کێشەنی بۆ ڕۆژانی جەژن و ڕۆژانی دواتر زۆر ئاساییە بۆی تووشی هەڵە نەبی یان بۆ نمونە لە ڕۆژانی جەژن بە تایبەتی بەداخەوە کابانی ماڵەوە زۆر جار تووشی ئەم حاڵەتانەیە بین خواستەکانیان بەداخەوە ژەخان جۆرێکە بە شێوەیەکەوە داوای پێداویستیەکەکەن داوای کەلوپەلێکەکەنەوە هیچ ضرورەتێکی نییت مەسەلەن بۆ ڕۆژانی جەژن هیچ پێویستێک پڕ ناکاتەوە لەبەرەوە پەیوەندی بەو بارودۆخە کۆمەڵایەتیە خوندنەریتە کۆمەڵایەتیەوە نییە کە پێشتر کراوە لەسەرەوەی مادەم جەژنابێ تەقمی قەنەفەکەت گۆڕیت و ئەبێ ئەم میوان زیاتریە حەزەکە ماڵەکەی جوان بێت و ئایا پێت وایە ئەبێت گۆڕانکاری لەم جۆرە کللتور و نەریتەیە بکرێ؟ بزەبت بە دڵنیایی و هۆکارەکەی ئەو لایەن کۆمەڵایەتەیەکەوە بەداخەوە لە ساڵانی ڕابردووە لە ساڵانی خۆشگوزەرانیە تەمان هاژەخان حاڵەتێکمان هەیە لە ئابوووریە تۆزە قورسەوەسە لە سەریان لە حاڵەتێکی خۆشگوزەرانیەوە بێتەوە بۆ حاڵەتێکەوە تەقەشف و سگەڵگوشین و نەمانی پارە بێ بۆ هاوڵاتی بۆ کڕیار بۆ خێزانەکان بۆ ئەوانێکەوە مەسەلەن جۆرەکان خۆیان داهات بەدەست ناهێنن تەنها خەرجی ئەەکەن قورسەوەسە لە سەمان لەم لایەنەوە بزەبێت ئێمە لەبەرەوەیکەوە لایەنێکی دەرونی کاریگەریوان پاڵنەرەوە بۆیکەوە کڕینەکانمان ئەنجامین بەداخەوە لە ساڵای ڕابردووە بە شێوک لە شێوەکان شێوازی بەکاربردنمان شێوازێکی تەقلیدی بووە چاولێکەری بۆ کاریگەری هەبوو لەسەر کوێ خەرجەکانمە بەڵام ئێستا کە داهاتمان کەمی کردووە لە ئەبووری ئێستا حاڵەتە ئەمە هەڵاوسانمە هەیە لە بازارەکە بەڵام لە هەمان کاتە پارەشمان پێنیە پێوتە داکشانەوە هەڵاوسان ینی بازار سعر هەر بەرزە بەڵام پارەشمان پێنی ینی حاڵەتێکە حاڵەتێکی نەئاساییە نەخۆشیێکی زۆر قورسە لە ئابووریە لەبەرەوە پێویستە لەسەر خێزانەکان بگەڕێنەوە بۆ ئەو نەمتە گرنگە ئابووریکەوە بۆ شێوێک لە شێوەکان بەپی داهاتەکەی خۆیان خەرجەکانە دابینکەن دوورکەونەوە لۆ لایەنی تەقلید و لاساییکردنەوە و چاولێکەری و منافەسەکردنەوە بابەتانە چونکە سەرنجام حتمما کاریگەری سلبیە بێ لەسەر داهاتمان لەسەر گیرفانمان وای لێ مەسەلەن زۆرێک لە داهاتەکانمان ڕوا بۆ شمێکی کەماڵی لە کاتێکە ئەمە هیچ پێویستمان بۆوانە نیە ئێمە پێویستمان بۆ خواردن و خواردەمەنیە جلبەرگ بۆ مناڵەکانە بەنزین بۆ سیارەکانە هەموو ئەم بابەتانی کەوا زۆر ضرورن چونکە ئەمە نەبێ ناتوانین شتێک بکەین بەڵام کلوپە لە کەمالیەکان ڕاستیە هیچ پێویستێک پڕ ناکاتەوە ڕاستە پێویستێکی دەرونیە بە شێوەیەک لە شێوەکان بە تایبەتی لای خێزانەکان بە تایبەتی لای کابانی ماڵەوە ئەوە بەداخەوە هەرچەند ئەوەی کەوا من ئەیبینم ئێستا تا ڕادەیەک کاڵبووەتەوە چونکە بە شێک لە شێوەکان سپاس بۆخوا هۆشیارێکی ئەو تۆ لای خێزانەکان پیا بووە کەوا بزەبێت ئەم پێداویستێکەوە مەسەلەن من ئێستا پێویستم پێ نییە حتمما کاریگەری خراپیە بۆ لەسەر بێجگەلەوە ڕاستە تا ڕادەیەک سنوردار بووە کەم بووەتەوە مامۆستا سەرکۆ زۆر جار ئێستا خێزانەکان وای لات و هەم ژنەکە هەم پیاوەکە دووکیان کارەکەن یعنی داهات پیاکەن جا ئەمە لێرە تۆ پێم بڵێ ئایا ئەو لیستەی کە پێویستەکە بۆ کاتی پێداویستیەکان واتە پێداویستیەکانی ئەو چەند ڕۆژێ بۆ بۆنەکان بکڕی پێت وایە ئەو لیستە خێزانەکە لە ماڵەکە ژنەکە ئامادەیکە پیاوەکەواتە خانمی ماڵەکە هەستێ بە ئامادەکردنی لیستەکە باشترە بە پێویستیەکان یاخود پێت وایە پیاوەکە کامیان باشترە لە هەنێ بابەتە خێزان مەسەلەن کابان مەسەلەن هاوسەری پیاوەکە ئەتوانێت ورترە پسپۆرەکەی تایەتی بە تایبەتی لەو بابەتانێکەوە بابەتی مەطبەخ و چێژلێنانە تەوان هیچ پەیوەندیی بە پیاوە نیوە بەڵام وا باشترە هەردووکیان مشتەرەک جۆرێک لە جۆرەکان بگەنە ڕێکەوتنێکەوە ئام لیستەمان پێویستە بۆ ڕۆژانی جەژن چونکە مانزەرورە بە تایبەتی خواردن خواردەمەنی جلوبەر بۆ مناڵەکان پێم وایە لە حاڵەتێکی ئاوا کاتێکە داهاتی نەختینەی کەم بێتەوە خواستمان کەم بێتەوە کەوا ناچارین بۆنەیەکی ئاینی گرنگی کۆڵە تا ڕادەیەک ئێمە توانین بڵین کورداواریشمان لەگەڵ حاڵەتەکە هەیە لەبەرەوە باشترە ئەو پەڕی تەقەشف و سگەڵگوشین بکرێت لەو بابەتانی کە تەنها فقط ضرورەکان مەسەلەن ئەوەی زۆر ضرورە بۆ ڕۆژانی جەژن بەڵێ کابانی ماڵەوە هاوسەر ڕۆڵێکی گرنگە گێڕە لە دابینکردن و کۆڵە جۆرێک لە جۆرەکان دابینکردنی ئەو پێداویستانی کەوا پێویستن بۆ ڕۆژەکە چونکە ئەو ئەزانێت ئەو پێداویستانی کە کامانن بۆ ڕۆژانی جەژن بۆ مناڵەکان بۆ چێشخانەکەی ضرورە ئەتوانێت ئەو خۆی دیاری بکە
مثلەن پێشکەشێکیان خۆشی توانین بڕاتە بازارە زۆر لە کابانەکانمان هەیە سواز بخوا ئەو پەڕی هۆشیاریان هەیە کاتێک چنە بازارەکانەوە خۆیان ئەو پەڕی بە پێی هۆشیاریکی ڕۆشنبیرێکی گرنگیا و بیریان هەیە تووشی هەڵخەڵەتان و تووشی مەسەلەن حاڵەتەکانی کە نابن پێداویستەکانی خێزانەکە دابینەکەن لەوانەیە پیاوەکە لە دەوام بێ لە شوێنیشکە بێ لەبەرەوە زۆر ئاسایی هەردووکیان گرنگە پێکەوە هەماهەنگن بۆی کاوا بگن بە ئامانجیگی ئەوتۆ ڕاستەکەواتە تۆش هاوڕای لەگەڵەوەی کابێ زۆر جار خەرجیەکان لە دەستی خانماکان نابن لەبەرەوەی ئەوان ورترن و باشتری چاودێریەکەن. مامۆستا سەرکۆی نووس ئابووری ناس لە هەڵەبجەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان.